پەیامێکی سەروەرمانە بۆ سەربەرزی قیامەتمانە. دڵنیا بە بۆ ئێستامان وەکو نان و ئاو پێویستمانە. ماشەڵڵا دەبێت ئەوە چی بێت؟ هێندە پێویست بێت. وەرە لەگەڵم با پێت بڵێم. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی صحیحدا دەفەرمێت إنها ستكون أمراء ئاگادار بن خەڵکی نەموسڵمانان لە دوای من کاربەدەستانێک دێن یەکذیبون وەیەظلیمون. چۆنن ئەو کاربەدەستانە؟ دوو سیفەتیان باز دەکات پێغەمبەر صلی الله عليه وسلم. یەکەمیان دەفەرمێت یەکذیبونە، درۆ دەکەن لەگەڵ خەڵکدا و لەگەڵ خەڵکی خۆیان و هاوڵاتیانی خۆیان هەر درۆ دەلەسە دەکەن و وعد و وعود دەدەن و هەزار و یەک وعد و قسە دەکەن کەچی هیچی نابەنە سەر. دووەمیان وەیەظلیمون و هەروەها زوڵم و ستەم لە خەڵکی خۆیان و لە میلەتەکەیان دەکەن. ئاو کاربەدەستانە پێغەمبەر صلی الله عليه وسلم بزانە دەربارەیان چی دەفەرمێت؟ دەفەرمێت فەمەن صەدەقەهم بکەذیبهم، هەر کەسێک بە درۆ و دەلەسەکەیان بڕوا بکات و ئەعانەهم عەلا ظولمهم و هاوکاریان کات لەسەر زوڵم و ستەمەکەیان. جازانایان لە تەفسیری ئەو فەرمایشتەدا دەڵێن چ بە قسەیەک هاوکاریان کات، چ بە کردەوەیەک هاوکاریان کات، چ بە پۆستێک و بڵاوکراوەیەک پشتگیریان بکات، سەریان خات، چەپڵیان بۆ لێدات. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فليس مني ولست منه، ئەو کەسە لە من نییە و من لەو کەسە نیم، ولا يرد علي الحوض. بزانە هەڕەشەکە چەند گەورەیە. پێغەمبەر دەفەرمێ ئەو کەسانە لەگەڵە من نایێنە سەر حەوزێک کەوسەرێ. دەی ئەو فەرمایشتە وەکو ڕۆژی ڕوون دیارە کە مەبەستی چییە؟ من پێم ڕاگەیاندی ئەتۆش بیری لێ بکەوە و لە بەینی خۆت و خوای گەورەدا بڕیاری خۆت بدە و بۆ دنیای خەڵک قیامەتی خۆشت وێران مەکە.